دوبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان دەزانین کە هەموو وەرزەکان کاریگەری و تایبەتمەندی خۆی هەیە لەسەر پێست و جوانکاریمە. لە ئێستادا لە وەرزی سەرما و لە وەرزیستاندا زانین سەرما تا چەند کاریگەری دەبێت لەسەر پێست و چۆن خۆمان بپارێزین و گرنگترین ئەو شتانە چین کە پێستمان بە تەندروستێکی باشەوە بهێڵینەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری کاک دکتۆریان زۆر بەخێر بێت. سپاس کاک دکتۆر ئەگەر باز لەو بکەین لێسادا لە وەرزی سەرماداین و لە وەرزیستانداین ئەم سەرمایە تا چەند کاریگەری هەیە لەسەر پێستمان؟ بەڵێ سەبارەت بە کاریگەری سەرما لەسەر پێست هەروەکە زانین کە پێستی ئینسان وەکو هەر مادەیەکی تر کە لەو کەونەدا هەیە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە. بگراتوانین بڵێن کە پێست شتێکی ناسکە وا پێویستە کات کە پارێزگاری تایبەتی لێ بکرێت گرنگی تایبەتی پێ بدرێت. ئێمە گەر بهێنینە بەرچاوی خۆمان هەر قوماشێک یا نایلۆنێک ئەگەر بێت و لە وەرزی هاوین و زستانە لە دەرەوە دای بنێیت ئەگەر سەرما و گەرمای زۆر لێ بات ئەبینی بۆ نمونە زۆر جا سوتفای کردو خانمە تێبینیوان کردو بۆ نمونە ئەو سۆنەیە کە ماڵی پێپاکەکەنەوە کە لەبەر لە دەرەوە بۆ لە سەرمایە و لە یاخود لە هاوینە لەبەر خۆرەکە بووە سیرەکە هیچ ڕەنگی نەماوە سەوز بووە ئەبێ بە سپی یا زۆر کاڵە بێتەوە یا لە زستانە زۆر ڕق بووە ئاوای لێکی ئەشکێت. ینی ئەمانە کاریکەری فیزیکین لەسەر تەنەکان با بڵێن. ئەم سەرما و گەرمایش بە هەمان شێوە کاریگەریەکی زۆر گەورەی ئەبێت لەسەر پێست و لەسەر پێستی مرۆڤ بە تایبەتی لەبەرەوەی جیاوازتر لە پێستی گیانداران و پەلەوەڕەکان کە وا کراوە کە خی گەورە بە جۆرێک دروستی کردوون کە سروشتی پێکهاتەکان وایە کە خۆی وا دروستکراوە پارێزگارێکی خۆی ئەنجامەدات یاخود ئەو بیەکەتیا ئەژێر لەگەڵ ئەمەیە گونجاوە. بەڵام خی گەورە مرۆڤی بە جۆرێک دروست کردووە کە جیاواز لەم باڵندە و گیاندارەکان عقلی پێداوە کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بژیەتە بێت لەو شوێنە خۆی خەمی خۆی بخوات و گرنگی پێبات تاوەکو بیپارێزێت. ئەم کاریگەریانەی کە بەهۆی سەرماوە دروستە بێت هەنێکیان ئەوەیە کە ئەم کەسە نەخۆشیەکی پێستی هەیە. ئەم نەخۆشیە پێستە مەجموعەیەک نەخۆشی پێستمان هەیە کە بەهۆی بەرکەوتنی سەرماوە خراپە بن. بۆ نمونە ئەگزیما کە یەکێکە لە نەخۆشیە زۆر باوەکان بە تایبەتی لە وڵاتی ئێمە بەهۆی کەمی ڕادەی شێ و وشکیەوە با بڵێن لە هەمان کاریشە لە وەرزی زستانە لەبەر بەرزبوونەوەی ڕادەی ساردی و کەمیشەیەەکە کاریگەرێکی زۆری ئەبێت بۆ خراپتربوونی ئەگزیما و کەسانێکی ئەگزیمان هەیە لە وەرزی زستانە خراپترە بن. لە هەمان کاتا نەخۆشی سەدەفی یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە وەرزی زستانە بەهۆی ئەم ساردی و وشک بوونەوەی جارێکی تر خراپە بێت. نەخۆشی ڕایەنەوەی دمان هەیەمانەی کە پەنجەکانیان بەهۆی بەرکەوتنی سەرماوە شین و سپی ئەبن و سڕ ئەبێت با بڵێن. ئەمە زۆر باو نییە بەڵام ئەمانەی کە ئەم حەڵەتان هەیە جارێکی تر لە زستانە خراپترە بن. ئەمانەی کە نەخۆشی کراتۆس پارێرسیان هەیە ئەمە کە جۆرە نەخۆشیە کە بە تایبەت زیاتر لە منداڵانە ڕوئەیە لەسەر شان و ڕانیان و سمتیان بە شێوەی وەکو تەنۆسکە یاخود هاوشێوەی زیبکە دەرەچێت لەم وەرزەیە خراپترە بن. ئەمانە ئەم نەخۆشیانەی پێستن کە لەم وەرزەیە وا لەو کەسە ئاکە خراپترە بێت. لەبەرەوە هەمومان پێویستە کە خۆمان لە وەرزی زستانە لە سەرما بپارێزین بەڵام ئەم کەسانی ئەم نەخۆشیان هەیە باشترە کە زیاتر خۆیان بپارێزن بۆی حاڵەتەکانیان خراپتر نەبێت. یەکی تر ببرە کاکتۆر ئەفەگەر بابەت کەش پێ بڵم بەڵام بەلسەر جۆری پێستەکان قسە بکەین. ئێمەوە بە پێی قسەی دکتۆرەکان چەند جۆری پێستمان هەیە وشک و چەور و هەستیار و یان مام ناوەند و ئەمانە کام جۆری پێست زۆر کاریگەرە بە سەرما؟ بەڵێ ئەمانە ئەم پێستانەی کە وشکن یاخۆت وشک و هەستیارن ئەمانە زۆر کاریگەرترە بن بە سەرما چونکە پرۆتینێک هەیە لە پێستا پێوتێ فیلاگرین. ئەم فیلاگرینە ئیشی ئەم پرۆتینە ئیشی پارێزگاریکردنی پێست و ڕێخستنی بەڵانسی پێستە لە کاریگەریەکانی دەرەوە پێستەکە ئەپارێزێت. لە وەرزی زستانە بەهۆی سەرماوە کاریگەریەکی زۆری تێگرێت ناتوانێت ئەم پارێزگاریە باشە ڕێ بخات بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کە پێستیان وشکە
بەهۆی ئەو کاریگەری سەرماکە لەسەر فیلاگرینەکەەوە کە پێستەکە شەقشەق ببێت زبر ببێت و تەنانەتوە کات کە ئەو کەسە هەز بە هەندێک جار هەز بە سووتانەوە یاخود سوربوونەوەیەک بە تایبەتی لە پێستی دەموچاوە دروستە کات کە لەوانەیە لە دواییشە کە کاریگەری سەرماکەش نەمێنێ ئەم سوربوونەوەی هەر بە شێوەیەکی بەردەوام بمێنێتەوە هەست وەکو بڵێ پێستەکە هەستەکە کە سوتاوە. ئەگەر باز لەو بکەین کە پلەی گەرماکە هەندێک جار کاریگەری دەبێت بۆ منە لە شوێنێکدا زۆر پلەکە دابەزیوە لە شوێنێک وەکو بڵێ ساردە بەڵام بۆ شوازنی ئەمانش کاریگەری دەبێت یاخود بڵێن ئەو شوێنانی کە زۆر ساردە تابێت ناوچە شاخاویەکان ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پێز وە دواتر کە باز لە پارێزگاریەکانیشی دەکەین. بەڵێ دابەزینی پلەکانی گەرما بە تایبەتی ئەگەر زۆر داببەزێت کۆمەڵێک حاڵەت هەیە دروستی ئەکات لێکە لەوانە سەرماگەستە ئەمە حاڵەتێکە کە 3 دەرەجەی هەیە سەرماگەستەی سووک ئەوەی کە ئێمە ئەگەر لە ناو شاری هەستەکەی سەرمایەکی زۆرە گوێەکانت لوتت سەرڕوومەتت پەنجەکانت هەستەکەی زۆر سارد بووە زۆر سوور بۆتەوە تەنانەت هەست بە برژانەوەیەک یاخود سڕبوونێکی ئەو ئەندامانە ئەکەیت ئەمە سەرماگەستەیە بەڵام سەرماگەستەیەکی سووکە. دەرەجەی دووەمی یاخود پلەی دووەمی پێوتە سەرماگەستەی سووک کە ئەمە لەسەر ئاستی پێست دائەبەزێت بۆ چینی ژێر پێست و کاریگەریەکەی ئەبێت لەسەر چینەکانی تری پێستیش و بەتونتر لەم حاڵەتە دەرەکەوێت. سەرماگەستەی پلەی سێمی قورس ئەوەیە کە پێست و ماسوولکەکان و چەوری ژێر پێست و ئەمانە هەمووی زەرمەندە بن بە جۆرێک ئەگاتە ئەو ڕادەیە ئەگەر ئەم کەسە تووشی ئەم حاڵەتە ببێت ئەمە زیاتر لە ناوچە شاخاوەکان و ژوێنە سۆرسادەکان کە کەسێک کە تیایدا ئەمێنێتەوە لە دواییدا ئەبێتە هۆی مردنی ئەم خانانە و بەمە کۆتاییەت کە ئەم خانانە ڕەشە بنەوە ئەم شانانە ڕەشە بنەوە ئەم کەسە لەوانەیە ناچار ببێت دەستی قاچی یاخود ئەو ئەندامانە بە تایبەت پەلەکانی ناچار بەبڕینەوە ئەبێت. ئەمە زۆرترینی لەو کەسانەی کە ئیش و کاریان لە ناوچە شاخاویەکانە لە ناو بەفرە چیرە خۆن ناتوانن لە کاتی پێویستە پارێزگاری خۆیان کە تووشی ئەم حاڵەتە نەخوازراوە ئەبن. حاڵەتی ترمان هەیە با بڵێن وینتە زیرۆسس ئەمە یعنی وشک بوونەوەی زستانی ئەمەش لە پلە گەرمە زۆر ساردەکانە زیاترە بێت لە کاتی ئاسایشە ئەمە ڕوئەیات با بڵێن ئەو کەسانەی کە لە شوێنێکی ئاسایشە ئەژین ئەمانش تووشی وشک بوونەوەی پێسە بن و ئەم حاڵەتە لە وڵاتی خۆمان و لە کوردستان زۆرە بە تایبەتی لە کەسە بە تەمەنەکانە یاخود ئەو کەسانی کە خۆیان ئەگزیمان هەیە تووشی ئەم حاڵەتە زیاترە بن پێسیان زۆر وشکە بێتەوە تووشی خوارانێکی زۆر و هەستارێکی زۆرە بن بە جۆرێکم کەسەوە ئازانێ تووشی نەخۆشیەکی وەکو گەڕی یاخود ئەرتیکاریە لیر و ئەمانە بووە بەڵام لە ڕاستیدا تووشی هیچ کام لەمانە نەبووە دەرەنجامی کاریگەری سەرمایەکە لەسەر زۆر وشک بوونەوەی پێستەکەوای کردووە کە ئەمە هەست بە ناڕەحەتیەکی زۆر وشکێکی زۆر بکات و ناڕەحەتیە کاتکەوە هەست بە تووشی نەخۆشیەک بووە کە بە دوای چارەسەرێکی عیلاجیا بکڕێت. زۆر باشە دکتۆر ئێمە کە باسی کاریگەری سەرماکەین لەسەر پێست ئایا پێست بن بەسمان بەس پێستی دەموچاو و دەست و شوێنانەیە کە دەرەکەونیان لێو ئەو شوێنانی کەمویان هەیە وەکو قەژیا ڕیش بۆ پیاوان ئەمانش کاریگەریان دروست کاریگەریان لەسەر دروستە بێ بەوەی سەرما؟ بەڵێ هەموو شوێنەکان کاریگەریان لەسەر دروستە بێت بەڵام بۆ نمونە لە پیاواندا ڕیش و قژ با بڵێن وەکو چۆن لە پەلەوەرە توک پارێزگاری ئەکات ئەمیش تا ڕادەیەکی باش هەم بۆ لە کاریگەری خۆر لە هاوینە هەمیش لە زستانیشە لە کاریگەری سەرما پارێزراوترە بێت و بەشەکانی تری جەستەش بۆ نمونەوەی کە باسمان کرد وینتە زیرۆسس وشک بوونەوەی زستانی ئەمە جگە لەوەی کە شوێنە دیارەکان نەگرێتەوە هەموو پێستی کەسەکە بە تاواتی وشکە بێتەوە و دەسەکە بە خوڕان و ناڕەحەتی بوون. کاتی زۆر وەڵامێکەوێک باز لە ڕیش بکە ینی بەربەجدی سوودی دەبێت بۆ پیاوان کاتێکە ڕیش دێڵنەوە لە هەموو وەرزەکاندا ینی ئەو سوودانە چین کە بە پیاوانی دەبەخشێت. بەڵێ نەک لە پەروی کە خۆمان بەڵێ با بڵێن کاریگەری وەکو بڵێ سوودەکەی مەسەن لە وەرزی هاوینە با بڵێن لە وڵاتی ئێمە سروشتی وڵاتی ئێمە من زۆر معجەبم بە سروشتی وڵاتی خۆمان زۆر کەس هەیە ئەڵێ ماو هەوایە ناخۆشەوەمانە بەڵام ئەگەر
جیاوازی مقارنە بکە لەگەڵ ئەو هەوای وڵاتانی ترا ئەو هەوای وڵاتی ئێمە تا ڕادەیەکی زۆر خۆشە لە ڕووی دەرونی و کاریگەریەکی باشی هەیە چونکە هەر چوار وەرزەکەی بە جوانی تیادا دەرەکەوێت بەڵێ ئەمە هەموو تۆ سێ مانگ جارێک نوێبوونەوەیەکی دەرونی بۆ تۆ هینەکات با بڵێن تازە ئەکاتەوە ئاسوودەیت پێ هینەکای سە بۆ نمونە لە وەرزی زستانە هەست بکەی وەکو پاییز وابێ یاکو هین وابێت ئەگەر باران نەبارەیە بەفر نەبارێت تۆ هەست لە لایەنی دەرونی و هەست بە نامڕتاحیەکەی چکە هەستەکەی تۆ شتێکت نەقسە بوونی ڕێژ با بڵێن کاریگەریەکانی ئەم گۆڕیانی وەرزانە مەسەلەن کەمەکاتەوە لەسەر پێست بۆ چونکە ئێمە زستانمان زۆر ساردا هاوینیشمان زۆر گەرمە کاریگەری بەرکەوتنی خۆربوون منەوە کەسێک کە پێستی سروسپیە لە هاوی نەگەر بەرکەوتنی خۆری زۆر بێت پێستی ئەسووتێت بەس ئەم شوێنەی کە بەمودا پۆشاوە بەرم لە ڕیشە ئەو کاریگەری لەسەری نابێت لە وەرزی زستانیشە بە هەمان شێوە ئەم سەرمازۆرەی کە بەرکەوتنی ئەبێت با بڵێن لەو شوێنەی کە مۆکان هەیە ڕێشەکە هەیە با بڵێن ناهێڵێت ئەو سەرمازۆرە کاریگەری هەبێت و لە سەرمازۆرەکەی پارێزێت و لەو گرفتانەی وەکو باسمان کرد پێشووتر ئەیپارێزێت. بەڵێ گەرەکەمێک باس لە منداڵام کە دەچنە قوتابخانە بەتایبەت لە وەرزی ستاندا بەتایبەت دەستیان زۆرجار قلیشە با یاخود وشکە بێتەوە پێستی دەستیان ئەمە چۆن پارێزگاریان لێ بکرێت وە چۆن چی بکرێت دەکەن باوکۆ چۆن ئاگاداری ئەمە بن تاوەکو ئەم حاڵەتانە ڕوونەدەن. بەڵێ یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کەوا ئەکات مرۆڤ یاخود پێستی مرۆڤ زیانی بەربکەوێت لە وەرزی زستانە بەهۆی ئەو سەرباوەکە هەیە بریتێ لەو گۆڕانکاریەی لە پلەکانی گەرما لە دەرەوە و ناوەی ماڵەوە دروستە بێت لە ناو ماڵە گەرمە وشکە چونکە زۆربەی زۆری ئەو هۆکارە گەرمیانەی کە لە ناو ماڵە بەکارێنێت دەبێتە هۆی وشکبوونەوەی کەمبوونەوەی ڕاددەیشێ لە ناو ماڵەکەیە و عێراقێکیش یەکێکە لە وڵاتانەی کە بە تایبەتی کوردستانێکە لەو شوێنانەی کە ڕاددەیشێت تیادا تا ڕاددەیەک نزمە ئەبێتە هۆی وشک بوونەوە ئەم مناڵە کە لە ماڵەوە یاخود هەر کەسێک کە لە ماڵەوەیە ماڵەکە گەرمەکە چێتە دەرەوە زۆر ساردا ئەم جیاوازی پلەی گەرمێەوە ئاکات کە بەرگری پێستەکە لاوازتر بکات کاریگەری لەسەر پرۆتینی فیلاگرین زیاد دەبێت کە لاوازی بکات و بەرگریەکە تێک بشکێنێت و پێستەکە وشک و شەقشەق ببێت بۆیە مناڵان ئەبینین زۆرترینیان بە تایبەتی لەسەر دەستیان کە بە تایبەتی ئەو دەستیان کە دەستی ڕاستە زۆر بەکارێنن جانتاکە کاڵەگرن زۆر دەرەکەوێت لەبەرەوە ئاماژگارین بۆ دایک و باوکان ئەوەیە کە مناڵەکانە کاڕۆنە دەرەوە یاچن بۆ قوتابخانە هەمیشە دەستکێشە بۆ بەکاربێنن ئەم دەستکێشە کەمترینی خوری و نایلۆنی تیابێت لە مادەی لۆکە دروست بێت باشترینیانە و کە مناڵەکەیەتەوە لە قوتابخانە دەستی بە شێدارکەرەوەیەکی چاور بۆ چاور بکرێت تاوەکو پێشترینیش ئەتوانێت با بڵێن بۆی بەکاربهێنێت بەڵام لەوانەیە ئەگەر جۆرەکەی ئۆینتمنت بێ مەرهەم بێت چاور بێت وەکو بۆ نمونە ڤازلین بێ ناڕەحەتی بکات وا باشە شێدارکەرەوەی تایبەت بەم بوارە بێت نەک ڤازلین بێت ئەگەر بە شێوازی کرێم بێت ئەو کاتە ناڕەحەتی ناکات بەڵام ئەگەر مەسەن ڤازلینمانی بۆ بەکاربێنێت ناتوانێت دەستکێشەکە بکاتە دەستی لە قوتابخانە ناتوانێت نووسینەوە شت بگرێتەوەمانە لەبەرەوە وا باشە کرێم بەکاربێنێت و کە لە ماڵی شەوەیە ئەتوانێت ئەگەر چاوریش بێت مەسەلەن هەچەنە بۆ مناڵ زۆر زەحمەتە بەکارهێنانی ڤازلین زیاترینی ئەم هاند کرێمانەی کە تایبەت بەمە دروستکراون بەکاربێنێ ئاسانترە چکە ناڕەحەتی ناکە لە ماوەی 1-2 دقەیەکە پێستەکە هەڵی ئەمژێت و سوودی خۆشیەوێت و بەبێ مناڵەکە ناڕەحەت بکات. زۆر باشە کاکتۆر بەگشتی بابێنە سەر چارەسەری ئەو نەخۆشیانی کە بەهۆی سەرماوە دروستە بن چێ قڵیشانە یان سووربوونەوە یاخودۆ کەسانی کە نەخۆشیێکی پێستیان هەیە بەهۆی سەرماوە کاریگەریان لەسەر دروستە بێت و زیاکە چی بەکاربێنین بۆی بە دووربین لەم حاڵتان؟ خۆپاراستنەکان لە چارەسەرکردنەکان گەرنگترن ئەو کەسەی کە نەخۆشیەکانی پێستی هەیە وەکو ئەگزیما و سەدەفی و ئەمانە لەبێت لە کەسی ئاسایی زیاتر خۆیان بپارێزن وەکو ئامۆژگارێکی گشتیش بووە هەمومان بەتایبەتی ئەم خێزانانەی کە بە سروشتی پێستیان وشکە هەوڵ بن لە وەرزی زستانە با بڵێن خۆیان بەوەڕابێنن کە جیاوازیەکە
زۆر نەبێ، ینی ماڵ زۆر گەرم نەبێت لەوەی کە بە جۆرێک گەرم بێت کە ئەو کەسە هەنێجار هەیە بگاتە ڕادەی ئاراقکردنەوەش لە ناو ماڵەکە، ینی گەرمەکەی بە شێوەیەک ڕێک بخرێت ئەوەیە کە تۆ هەز بە ساردیەک نەکەی کە ناڕەحەتت بکات بۆ ئەوەی کە ئەو کەسە کارواتە دەرەوە بەڵانسێک هاوسەنگێک لەگەڵ سەرماکەی دەرەوە ڕێک بخات بۆی کە زیان بەسەر پێستی نەکات، پێستی وشکتر نەبێتەوە، ناڕەحەتی نەکات. لە هەمان کاتە بەکارهێنانی ئامێری ئامێری هیومیدیفایر ئەوەیە کە تۆ ئاوی تیادا بەکارهێنی ئەم ئاوت بۆ کات بە شێ ڕادەی شەی ناو ماڵەکە زیاد دەکات کە ڕادەی شەیەکە زیاتر بوو کاریگەری سەرما وشک بوونەوە لەسەر پێستەکە کەمتر ئەبێت، چونکە ئەگەر بێت و ڕادەی شێ کەم بێت و پلەی سەرماکەش زیاد بێت ئەمە زیاتر کاریگەری لەسەر پێستە بێت. بە تایبەتی ئەم خێزانەی کە ئەگزیما و سەدەفی ئەمان هەیە زۆر سوود لە ئامێری هیومیدیفایرەکە وەرەگرن، یاخود ئەگەر کەسێکیش نەیتوانی ئەمە بەکاربێنێت تەنانەت دەتوانێت لە ڕێگەی بەکارهێنانی قۆریەکەوە با بڵێن یا شتێکی تربی خاتە سەر ئاگرێکەوە سۆپایەک یا شتێکەوە تەبەخۆرەکات و ڕادەی شەی ئەو شوێنە ئەتوانێت با بڵێن تۆزێ زیاد بکات. لە کاتێکە ئەو کەسە کە لە دەرەوەیە ئەبێت جلەکانی داپۆشراو بێت بۆی کاریگەری سەرما ڕاستەوخۆ لە سەریدا کەمتر بێت، بەکارهێنانی دەستکێش کە زۆر نەبووە بە عادەت لای ئێمە شتێکی پێویستە، بە تایبەتی بۆ مناڵان لەوانەیەکو پێویست نەتوانن کە پارێزگای لەوە بکەن و دەست بخەنە گیرفانەکانیانەوە، بەکارهێنانی کوڵاو و دەستکێش و ئەمانە ملپێچ و داپۆشینی بەشەکانی دەم و چاوە لە کاتی پێویستە. سەبارەت بە شۆرتنی دەم و چاو بە ئاوی گەرم و بەسارد چەندان لە بەرنامەکانی پێشتر باس کرد، بەڵام ئەمە تا چەند کاریگەری دەبێت لە وەرزی سەرمادا. بەڵێ بەکارهێنانی ئاوی گەرم زیانی زۆر بە پێستە گەیەنێت، تەنانەت ئەگەر کەسێک لە دەرەوەیە کە زۆر ساردە وا باشە کە هاتەوە ڕاستەوخۆ زۆر بەمان حەزەکەین بە ئاوێکی زۆربیان حەزەکەن بە ئاوێکی گەرم دەم و چاوپشۆن، ئەگەر بێت و ئەمە زۆر سار بێت لە دەرەوە تۆ بە ئاوی گەرم شۆی زیانەکەی زۆر زیاترە بێت، لەبەرەوە کاتێک کە تۆ لە جێوێکی گەرمایەتەوە بە ماڵەوە بە ئاوێکی شلەتێن بێت زۆر گەرم نەبێت دەم و چاوپشۆی باشترە و تەنانەت ئەگەر بێت و بیتەوە ناو ماڵەکە تۆزێک چەند دقەیەک بۆستیت تۆزێک گەرمت ببێتەوە اینجا دەم و چاوپشۆیت باشترە، بە تایبەتی ئەگەر ئاوەکە گەرم بێت و بەڵام بە هەموو شێوەیە خۆتان لە بەکارهێنانی ئاوی گەرم بپارێزن، چونکە ئەبێتە هۆی زیانگاندن بە پێستەکە لە دەستدانی ئەو سیبەم و ماددە سوود بەخشانەی کە پێستەکە دروستی ئەکات و زیاتر وشک بوونەوەی پێست و شەخشەق بوونی پێستەکە. زۆر باش کاکتۆر سەبارەت بە و شێدارکەرەوانی کە خەڵک زیاتر بەکارهێنن لە وەرزی سەرمایە چ جۆر شێدارکەرەوەیەک بەکاربێنن باشە؟ شێدارکەرەوەکان بە پێی جۆری پێستەکە بێت دەستنیشان بکرێت، ئەگەر بێت ووا باشترە ئەو کەسە ئەگەر بۆ جارێکیش بە سەردانی پزیشکێکی پێستکات بۆی جووری شێدارە و کەرەکانی بۆ تحدید بکات بە پێی جۆری پێستەکەی. شێدارکەرەوەمان هەیە بۆ پێستی وشک گونجاوە، هەیە بۆ پێستی چەور گونجاوە، هەیە پێستی کە تێکەڵاو بۆ ئەم جۆرە گونجاوە حەسەبی جۆرەکە شێدارکەرەوەکە بەکاربهێنێت. بەکارهێنانی ئەم شێدارکەرەوانە لە هەموو وەرزەکانە پێویستە، بەڵام هەندێک جار لەگەڵ گۆڕانی وەرزەکە بۆ نمونە لە زستانە کاڵێن زۆر تروشکە بێتەوە لەوانەیە پێویست کات ئیمۆلیانت کە چەورە با بڵێن بۆ کەسانی کە پێستیان زۆر وشکە و زۆر شەخشەقە بێت ئیمۆلیانت بەکاربهێنن تاوەکو پێستەکە چەورتر و باشتر بێت و پارێزگاری باشتر بێت. سەبارەت بەو ئەمێرانی کە بەکاردێنێت لیزەر و کۆمەڵ ئەمێری دیکە بە تایبەتی بەشێکیان کە خانمان بەکاری دێنن، هیچ جیاوازی هەیە گەر لە وەرزی سەرمایە بەکاربێنێت یاخود بەکارنێنێت ئەوە چۆنە ینی ڕێنمایی؟ بەڵێ هەنێ بەکارهێنانی لەیزەرەکان زۆرێک لە لەیزەر و ئامێرەکان لە وەرزی زستانە بەکارهێنانیان ئاسانتر ئەبێت لەبەرەوەی کاریگەری خۆر کەمترە. هەنێ لە لەیزەرەکانی وەکو CO2 لەیزەر و ئێربەمیاک لەیزەر و ئەمانە لەبەرەوەی کە پێویستیان بە ئەوەیە پارێزگاری لە خۆر زۆر بکەیت لە وەرزی زستانە پارێزگاریکردنەکە ئاسانترە، لەبەرەوە کەسانەی بۆ نمونە ئاسەواری زیبکەیان هەیە یاخود
کنیلەکانی پێستیان گەورەیە ئەوێت ئەمریکانی وەکو CO2 لەیزەر ئەمانە بەکاربێنن ئێمە سەگلالی ئەوەکەین لە وەرزی زستانە زۆرترین جەسەیان بۆ بکەین لە وەرزەکانی ترە ئەتوانیت ئەنجامی بێ بەڵام ئەو کەسە بە زیاتر خۆی بپارێزێت دەرچوونی لە ڕۆژە کەمتر بێت ئەمە زۆر جار هەیە هەنێک کەسێ ناتوانێت ئەم پارێزگاری زۆرە بکات لەبەرەوە وەرزی زستان فرسەتێکی باشە بێ بۆ بەکارهێنانی ئەم لەیزەرانە بۆ بەکارهێنانی پیڵ و تەقشیر لەمانەشە هەر زۆری زستانە سودمەندترە بن. کەکتۆرۆک کۆدا پرسیار بەکارهێنانی دژەخۆر لە وەرزی سەرمایە تا چەنە گرنگە هەر لەبەرەوەی کە خۆر دیار نەماوەیە خۆر کاریگەری زۆر کەم بۆتەوە ئیترواز لە دژەخۆر بێنیان هەر پێویستە لە وەرزی زستانی شە بە دڵنایەوە پێویستە بوونی هەورێکی چڕیش بە نزیکەیی لە 55 بۆ 60 پارێزگاری پێستایەت کات لە بەرکەوتنی تیشکی خۆر بەشێکی نزیکی لە 35 بۆ لە 40 لە تیشکی سەر و نەوشەیی لە هەورەکانی شەوە تێپەڕەبێت و ئەتوانێت کاریگەری خۆی لەسەر پێز بێت لە هەمان کاتە زۆر جار لە وەرزی زستانە کە بەفر ئەبارێت یاخود بارانیش باریوە خۆر بە دەرەوەیە لە ڕۆژانی بەفرا کە بەفرە بارێت کاریگەری زیانەکانی خۆر زۆر لە هاوین زیاترە چونکە ئەو تیشکی خۆرانەکە بەر بەفرەکەکەوێت جارێکی تر تیشکەکان ئەدرێتەوە یعنی هەر بەرکەوتنێک چەند قات زیاد دەکات لەبەرەوە لە ڕۆژی بەفربارینە بەکارهێنانی دژەخۆر لە هەموو کاتێکی تری ساڵ پێویسترە بۆی کە زیانەکانی لەسەر پێست کەمتر بێت تا چەند گرنگە لە ڕێنمای پزیشکۆ ئەو دژەخۆرە دیاری بکرێت چکە زۆر جار کەسان هەیە لە سەی دەڵێ کرێت و بەڵێ دەستنیشانکردنی ئەمە بۆ ئەوەیە کە دژەخۆرێک بەکاربێنی لەگەڵ جۆری پێستەکەی تو گونجاوی بۆ نمونەگەر تۆ پێستت چەور بێت دژەخۆرێک بۆ پێستی چەور بەکار بهێنیت ئەمەوە ئەکات کە لەسەر پێست باش نەوەستێت و لەسەر پێستت زۆر دەربکەوێت و ناڕەحەتت بکاتوە لەوە کات کە تۆ بێزاربی لە بەکارهێنانی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری سپاس کە ئەم دەرفەتە بێ بەخشی زۆر سپاس بۆ ئامادەبوون یەخوا بەخێر زۆر خۆشحاڵ بووین